ئازیزانم ئەو کاتتان شاد و باندی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی دیدارێکی تایبەت سەبارەت بە ڕەوشی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. یەکێ لە بابەتە هەرە گەرم و گوڕەکانی کە ئێستا باسی لەسەر دەکرێت ئەو کۆنگرەنەتەوەیە چاوەڕوانکراوەیە کە بڕیارە ڕۆژی 24 ئەم مانگە لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی عراق ببەسترێ. کوردەکان بە گشتی چۆن دەڕوانە ئەم کۆنگرەیە کەم و کوڕیەکان چین لە ئامادەکردنەکاندا، هەروەها بیرکردنەوە و جیهانبینی نوێ بە دوای ئەم کۆنگرەیەدا دەبێت چی بێ. بابەتی ئەم وتوێژە تایبەتەمانە لەگەڵ بەڕێز کاوە ئاهەنگەری ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستان و هەروەها بەرپرسی پەیوەندیەکانی حزبی دیموکراتی کوردستانە لە یەکێتی ئەوروپادا. کاکاوە زۆر سپاسی ئامادەبوون دەکەم بۆ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. سپاس بۆ ئێوەش کاک بەڵێن و سڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەران. سپاست دەکەین. کاکاوە ئەکرێ پێم بڵێ دەتوانرێت چ پێناسەیەک بۆ کۆنگرەی نەتەوەیی بکرێت لەم هەلومەرجەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە کورتایدایە؟ کۆنگرەی نەتەوەیی یا ئەو بیرۆکەی کە زۆرتر بە دوای یەکێتی کوردان بووە دەبێت بگەڕێنەوە دواوە، شتێکی تازە نییە، ویستێک و دواخوازیەکە کە زۆر لە مێژە لە نێو کووردا ڕووی لە جەریانە سیاسیەکان حیزب و ڕێکخراوە سیاسیەکان هەیە. یعنی زۆرتر وەکو داوا و زەرورەتێک دەبێت چاوی لێ بکەین کە هەمیشە ڕووی لە حزاب بووە لە حیزبەکان بۆ گەڵاڵەکردن و پراکتیزەکردنی. پێشتریش هەنگاوی لەو شێوەیە بووە کە بەداخەوە شکستی خواردووە یا ئەگەریش درێژە پێدراوە ئەو پرۆژەیە پرۆژەیەکی جامع و شامل نەبووە، هەمەلایەنە و هەمەگیر نەبوو، هەرچەند بەو نیەتە دەست پێکراوە بەڵام نەبوو. بەڵام قەتیش کورد لەو دۆخەی ئێستاکەدا نەبووە کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئێستا کە تێیدا هەیە. پێشتر زۆر پێشتر بەبوونی حکوومەتی بەعس لە عێراقدا، بەشار ئەسەد یا حکوومەتی بەعس لە سووریە و ئەو تورکیەی ئەو کات مەبەستمەوە نیە کە گۆڕانێکی زاتی و سەد بە سەدی هاتووەتە پێشێ، بەڵام چ بە تێگەیشتن و پێگەیشتن بێت، چ بە هەندێک جەبر لە ئەسەر ئەو گۆڕانکاریانی کە لە جیهان و ڕۆژهەڵاتی نێوەڕاست و منتەقەدا هاتووتە پێشێ. تورکیە ئێستاکە ڕوانین و ئەو گۆشەنیگایی کە چاو لە دەبێ لە مەسەلەی کورد بکە هەندێک فەرقی کردووە. لە ئێرانیش بە تەبەعی ئەو هەر گۆڕانانی کە هاتووتە پێشێ بە تایبەتی لە باشووری کوردستان مەجموعەن کەش و هەوایەک هاتووتە گۆڕە مەسەلەی کورد کەوتوتە نێو قۆناغێکی زۆر تایبەتی تر و ئاستەمترەوە. بەڵێ گەر یارمەتیمێ ئەو کەش و هەوایە زیاتر کاریگەری دەبێت بەسەر کۆنگرەنەتەوەیەکەوە یاخود پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەکەی کوردستان لە ڕوانگەیەکی مێژوویی وەکو حەز، وەکو داوای خەڵک، وەکو ویستی حیزبەکان، وەکو بڵێن ئیدعایەک هەر هەمیشە هەبوو ئەو کۆنگرەنەتەوەیە ئەو یەکێتێنەتەوەیە، بەڵام بۆیان پراکتیزە نەبووە بە هۆکاری زۆرەوە. بەڵام ئێستاکە ئەو کەش و هەوای کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستداهەیە، ئەو گۆڕانانی کە لە عێراق هەیە، ئەو مەترسی کە لەسەر کورد لە سووریە هەیە، ئەو گۆڕانکارانەی کە لە تورکیە هەیە، حیزبە سیاسیەکانی هێناوەتە سەر ئەو قەناعەتە دەبێت خێراییەک بە ئەمەلیاتیکردنی ئەو پرۆژەیە بدرن کە بە باوەڕی من زۆر بە باشی ئەو هەلە قۆستراوەتەوە، دەستپێک و ستارتێکی باش لێ دراوە و دەبێت حتمەن ئەو شتە بگرنە پێش و بڕۆنە بە گوتارێکی واحد. کۆنگرەی نەتەوەی من ئەو پێم خۆش ئەو پێناسەیەش بکەم کە وان نییە کە حتمەن بێژەری نەوعێک خەیاڵی سیاسی بێ، بەڵکو بە باوەڕی من کۆنگرەی نەتەوەیی دەبێت دەستگایەکی سیاسی بێ کە تێئۆری سیاسی کورد، ویست و داوای سیاسی کورد بە پێی هەلومەرجەکان لەم ڕۆژەدا کاناڵیزە و فۆرمولیزە بکە. چەشنێک دەتوانم بڵێم سیاسەتی کورد دەستگامەند بکە بۆی کە بخێنرێتەوە هەماهەنگتر و واحدتر بتوانی هەم ڕوبەڕووی بیەوە هەم بتوانی ئەمەلیاتی بکەی. کاکاوە ئەو بەرەنجامانی کە ئاماژە پێکردن بۆ ئەو کۆنگرەنەتەوەیە بەڕای تۆ دێنە دی لە دەمێکدا کە لایەنە سیاسی کوردیەکان خۆیان ینی تا ترۆپ ناکۆکن لە نێوان یەکتردا، بەرنمەیەک یا استراتیژێتێک نییە کە ئەم لایەنانە هەمووی بەیەکەوە بەستێتەوە، واز لەوە بێنەکە هەمویان کوردن، بەڵام وەکو بەرنمەی کار هەتا ئێستا هیچ شتێک نییە هەمویان بەیەکەوە بەستێتەوە، ئەوەندەی ناکۆچیەکان هاوبەشن لە نێوانیاندا.
ناکۆکیەک کە لە نێو هێزی سیاسی کوردیدا هەبووە تەنیا شتێک نییە کاراکتێر یا تایبەتمەندی هێزی سیاسی بڵێن تەنیا کووردە لەم جیهانەدا. یەکێک لە مەبەستەکانی پێکێنانی کۆنگرێنێتەوەی دقیقاً بەرەو داڕشتنی استراتیژیە ئەوەی کە تا ئێستا نەمانتوانی و لە تەئیدی فەرمایشی جەنابەتدایە کە دەگەبێتە ناکۆکیەکە چون ناکۆکی هەبووە یا چون پێکەوە دانیشتن نەبووە یا چون نەبوونی چەترێک کە دیالۆگیە گفتوگۆیەکی ئەرێنی و ڕێکخەر و سازەندێن نەبووە لەوانەیە هەر لەبەر ئەوەش بەو استراتیژیە هاوبەشە نەگەیشتن. ئێستا گرنگ دروستکردن و پێکێنانی ئەو زەرفەیە ئەو چەترەیە ئەو خێمەیەیە کە بتوانێت ئەو گفتوگۆ سالم و دموکراتیکە زیندوی ڕاگرێ جا لە وەڕێکەوتنی ئەو گفتوگۆیەدا یا ئەگەر زۆر ئاسایی بێڵم بەبوونی ئەو مەتریال و مادەیە کە ئێمە هەمانە نەتیجەکەی دقیقاً ئەو شتە دەبێت کە بە باوەڕی من کە چاوەڕوانی لێ دەکرێت یعنی بە گەیشتن بە سیاسەتێکی داڕشتنی استراتیژیەکی واحد بۆ کورد ببێتە دەستگایەک بێتە بنکەیەک بۆ متالعی سیاسی لەسەر وەزعیەتی کورد بە لە حازی هەم تاکتیکەکان هەم استراتیژیەکان ڕوبەڕووبوونەوە لەگەر هەر چەشنە ئەگەرێک کە لەوانەیە ئێمە ئێستا نەزانین بەڵام سبەینێتە مشا دەکەی شێوەی ڕوبەڕووبوونەوەی کورد لەگەڵ ئەگەرەکانی سبەینە لە چوارچێوەی ئێراندا زۆری فەرقە بێ لەگەڵ تورکیا. ئەگەر کۆنگرەی نەتەوەی بتوانێت خۆی بەرەو ئەو قۆناغە بڕوە چ وەکو لەجیتیمەیسی یا ناتوانم بەڵام شەرعیەت بەڵام شتێکی لەو شێوەیە کە ڕەواییەک سەلاحیەتێک بەخۆی بدا لەباری سیاسیەوە کە بچێتە نێو ئەو فانکشنە یا بڵێن ئەو کردارە ئەو داهێنانەکە تەنانەت سیاست سازیش بکە یعنی بۆ بەشی ڕۆژهەڵات لە ئێراندا چۆنێتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژیم سبەینە لەوانەیە لە ئێراندا لە تورکیە بڵێ خەباتێکی مەدەنی ئەکتیڤ دەتوانێت زیاتر کارابێ بەڵام سبەینە لە ئێراندا لەوانەیە پێویستیمان بە لەشکرکەشی و بوونی سوپا و پێشمەرگەیەکی یەکجار زۆر قوی قودرەت هەبوو و هاریکاری تەنانەت لۆجیستیکی و لەشکری بەشەکانی دیکە هەروەکی ئێستا لە سووریا ئێمە لەگەڵی ڕوبەڕووین ئێستا لە سووریە کورد لە سووریە وەزعیەتەکەی چۆتە شوێنێکی بەڕاستی بوونی پێشمەرگەی بەشەکانی دیکەی کوردستان هاریکاری حیزبەکانی بەشەکانی دیکەی کوردستان زەروریە. جا ئەگەر ئێمە ئەوە بێنین بخینە نێو ئەو دەستگا ڕەسمیەوە کە پێی دەڵێن کۆنگرێنێتەوەی بۆ هەم ڕەوایی و سەلاحیەت و مەشروعیەتەکەی و هەم بۆ بە چاوێکی ڕوانگەیەکی استراتیژیکەوە چاو لە مەسایلکردنەکەی نەبێتە ینی هەر حیزبەی بخۆی هەڵنەستێ بە شێوەیەک بەرخورد کا دەگەڵەوانە ئەم پێم وابێ جێگای خۆیەتی و دەبێت پێشوازی لێ بکرێ. کاکاو من پرسیاری ترم هەیە لەسەر ئەو مەسلەی بەرنامە و استراتیژیەتە بەڵام پێش ئەوە دەمەوێت بزانم ئەم هەواڵەمان بۆ پشتڕاز دەکەیتەوە هەندێک لە میدیاکان ئاماژەیان بەوە کردووە کە هەردوو دیموکرات حزبی دیموکراتی کوردستانی ئێران و حزبی دیموکراتی کوردستانیش ئامادەی خۆیان پیشانداوە بۆ ناردنی هێزی پێشمەرگە بۆ ڕۆژاوای کوردستان وایە؟ من ئەو هەواڵم دۆی نییە بیستۆتەوە بەهۆی کە لە سەفەرم ئاگاداری ئەوە نیم کە بەڵام لەگەڵ ماکەی هەواڵەکە هیچ دژایەتیەکم نییە و دەتوانیەوە بڵین کە حزبی دیموکراتی کوردستان ئامادەگی ئەوەی هەیە و ئامادەگی ئەوەی دەبێ هەر ڕوو کاتێک هەر ساتێک لە هەر بەشێکی کوردستان ئەگەر دۆخی کورد بکەوێت ئەوانێکەوە پێشمەرگەکانی خۆی بنێرێ بەڵام ئایا ئەو هەواڵی کە بڵاو بۆتەوە 6,000 من دەگەڵ ئەوە نیم ئاگاداری ئەو ڕقەمە نیم. وەکو جەنابەت ئاماژە و پێکرد لە هەر پارچەی لە پارچەکانی کوردستاندا هەلومەرجێکی تایبەت هەیە کۆنگرە چۆن دەتوانێت زاڵ بێ بەسەر دانانی جۆرێ لە میکانیزم بۆ سەر و سەوداکردن لەگەڵ هەر پارچەیەک بەجیا هەر ئەوە بە مەدەڵە ئەو کۆنگرێ ناتوانێت شتێکی چکۆلە بێ هەر ئەوە بە مەدەڵە ئەو کۆنگرێ ناتوانێت دەستگایەک بێکە بەڕوانینێکی تەکڕەهەندیەوە دەتوانێت بڕوانێ هەر ئەوە بە مەدەڵە کە ئەو کۆنگرێ دەبێت شتێکی بەرفراوان و پلۆراڵیا جۆرا و جۆر بێ هەر ئەو بە مەدەڵە کەوابوو دەبێ هەموو حزوریان هەبێ یعنی وانە یەک حیزب لە مەسەلەن لە ڕۆژهەڵاتی کوردستان یا دوو حیزب بێنوێنەرایەتی هەموو ڕۆژهەڵاتی کوردستان مادام بوون یا کیانی سیاسی یا وجودی سیاسی بە نێوی حیزب یاگەرخراوەی دیکە هەیە هەر ئەو بە مەدەڵە کە تەنیا حیزبەکانی سیاسیش ناتوانن ڕەوایی سیاسی خۆیان بە نیسبەت کێشەی
کورد لە ئێراندا بە تاواتی بەدەست بێنن چون وەزعیەتی ئۆپۆزیسیۆن یا دژەبەرانی کۆماری ئیسلامی کورد جۆرێکە کە بەشێکی لە تاراوگە دەژین بەشێک لە ناڕازیانی کورد لە نێو ئێراندا دەژین کە لە جۆری خەباتی مەدەنی بە شێوەی خەباتی ژنان کە ئەوانەی لە تەنانەت بە پاراستنی ژینگە خەریکن خەباتی خۆیان لەو ڕێگایەوە دەبنە پێشێ یعنی فاکتۆر و هێزی جۆرا و جۆر لە نێو خۆی ئێراندا هەیە کە ئەوانش دەبێت دەنگیان ببیسترێت دەبێت نوێنەرایەتیان پێدرێت کەوابوو کۆنگرەی نەتەوەیی دەبێت دەستگایەک بێ فرە ڕەحەندی بێ تا ئەو جێگایی دەتوانێت لەسەر ڕیال پۆلیتیک و واقعبینیەکی سیاسی و بڕاتە پێشێ متالعی بکە و بە هەموو ئەو ئامادەکارانی کازم کردی کە ڕەوایی سیاسی خۆی وەردەگری ئەو دەم دەستور و نوسخەی سیاسی خۆشی بداتە دەریا بە ئەو کنگرێ و دەم دەتوانێت هەم لە ئاستی کوردستاندا هەم لە ئاستی ڕۆژهەڵاتی نێوەڕاستاوە هەم لە ئاسی جەهانیدا جێگا و سەرنجی تایبەتی خۆی هەبێ. بەڕای جەناب بە چ جۆرە سیستمێک گرنگە بۆ سەرۆکایەتیکردنی ئەم کۆنگرەیە لە ئێستادا جۆرە سیستم بە تایبەتی لە باکووری کوردستاندا هاتوۆتە ئاراوە کە زیاتر بەرەو سیستمی هاوسەرۆکی دەڕۆن ینی چەند کەسێک پۆستی سەرۆکایەتیان لایە هەر یەکە بەدەسەڵات و بە نوێنەرایەتی جودا بۆ کۆنگرە ئایا شتێکی لەو بابەتە پێویستە یاخود دانانی تەنها سەرۆکێک وەکو سیمبۆل بۆ کۆنگرەکە بێشک وەکو سەرۆک من دیارە من ئەوە دەوێت بڵم کە نوێنەری حیزب بۆ کاروباری ئەو کۆنگرەیە نیم ئەندامێکی دەفتەری سیاسی بەرز کاک عومەر باڵەکی نوێنەرایەتی حیزبی دموکراتی کوردستان لە کۆنگرەدا دەکا و لە کۆمیتەی ئامادەکاریدا دەکا زۆرتر ئەو زانیارانە کە مەیدانین واقعیترن لەوەیە بەڵام ئەوە لێکدانەوەی خۆمە بە نیسبەت ئەو پرسیاری جەنابتان بەهۆی ئەوەی کە ئێمە زۆر لە مێژە لەگەڵ یەکنین نێوانێک یا بڵێن فاسلەیەک لە بینی ئێمەدا هەیە تووشی جۆرێک نامۆیی سیاسی تەشکیلاتی بووین دەگەڵ یەکتر هەموو ئەوانە دەخوازێت کە ئێمە بەرەو سەرۆکی سیمبۆل و تاکە کەسی نەچین ینی هەموو ئەوانە بەمە دەڵێکە باشتر وایە کە ئێمە دەستەکانی دەخیل لە داڕشتنی سیاست و متالعە و بوون و ئەوانەدا زیاتر بکەین دەی خۆ ئەوەش ناکرێ خۆ چەندین سەرۆک خۆ هەر نابێ من بۆ خۆم پێم وایە کە بوونی وتەبێژێک کە سیاسەتە پەسەند کراوەکانی کە لە ڕێگای هەمویان پەسەند کراوەتەوە دەتوانێت دەرببڕێ نوێنەرایەتی ئەو کۆنگرێ بکە و دەتوانێت دەورەیی بێ ئەوانە شتایەکن کە بۆ من لە هەموو شتێک گرنگترین بەردەوامبوونی ئەو دیالۆگەیە دوایی لە بەردەوامبوونی ئەو دیالۆگە و لەگەڵ یەکبوونە کە زۆر میکانیزم و ڕێگای تازە دەبینیەوە لەوانەیە ئەلحانە من دەڵم مەسەلەن وتەبێژی هەبێ تەماشا دەکەی دوای ساڵە کارکردن بە شەرتی بەردەوامبوونی ڕێگایەکە دیکە دەبینرێتەوە مێتۆدیکی دێ بە قەولی جەنابەت هاوسەرۆکی دەبینرێتەوە لەوانەیە ئەسان هەر شتێک بەنێوی سەرۆک نەبێ هاوسەرۆکی نەبێ وتەبێژ نەبێ یا ئەوە دەبێت لە پرۆسەی کاردا بڕۆنە پێشی ئەوەش کارێکی تازەیە ئەرزم کردی کە پێشتر تەجروبەی ئاوا بوو بەڵام سەرکەوتوو نەبووە لەم چەشنەی تازەیە کەوا بوو دەربڕینی یا باز لە نوسخەکاریەکان نابێ بە شێوەی مطلق بێت دەبێت کەمێک بە شێوەی نیسبی چاوی لێ بکەین گرفتێک دروست بوو لە کاتی کۆبوونەوەکانی لیژنەی ئامادەکاری ئەم کۆنگرەیەدا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا و دیارتر لە نێوان هەردوو دیموکرات و هەردوو کۆمەڵە و لایانی پژاکدا گرفتەکە ئەوەیە کە دیارە من بە شێوەیەکی فەرمووی زۆر عەجیب و غەریب پێی ناڕەحەت نیم بەو گرفتە ئەو گرفتە لە شتێکی ئاسایی دەبێت چاوی لێ بکەین چون هەموو کەسێک پێی خۆشە حزوری هەبێ هەموو حیزبێک پێی خۆشە حزوری هەبێەوە لەگەڵەوەی کە هەموو حیزبەکانی کە ئیدعای حزور و وجود دەکەن لەوێ حزوریان نەبەوە هیوادارم کە هەموو بێنە لە پرۆسەی کاردا هەموو بێنە ژوورێ ئەو کمیتەیە ئامادەکارێک کە هەڵبژێردراوە پێنج نوێنەرایەتی یا کورسی یا من زۆر حەز لە واژەی کورسی ناکەم نوێنەرایەتی بڵم باشترە پێنج نوێنەرایەتی درراوە بەڵام ئەو کورسیە باو بووە بۆیە من هیوادارمە دیەوە لاچیە بڵند نوێنەرایەتی پێنج نوێنەرایەتی درراوە بە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو کۆ دەبنەوە لە نێو خۆیاندا کە هەڵبژاردن دەکرێت دوو دموکرات و دوو کۆمەڵا بە حیساب ئەو نوێنەرایەتیان پێ دەدرێت ئەمن پێم وایە دەبوو ئەو ناڕەزایەتیە جارێ نەکرابایە لەلایەن دووسێ حیزبەوە بۆ خۆی تەمرینێکی دموکراسی بوو دەرفەتێک درابایە بەوانەی کە بۆ لە ڕێگای دەنگدانەوە هەڵبژێردراون خۆ بە قەولێکی کوردی نەچۆ بچێ ینی دەرفەت زۆرە جارێت مەودا زۆرە
دەکرا لە دەرفەتەکانی دیکە و لە هەڵبژاردنەکانی دیکەدا پێداچوونەوە بکرێت جارێ ئەوە کاری خۆیان کردبایە بەڵام ئێستاش بەو گۆڕانەی کاتە پێشێ و حتا بە حزوری هەموو نوێنەرایەتی حیزبەکان لە کۆمیتەی ئامادەکاریدا ئەمن هیچ گرفتێک نابینم هەرچی زیاتر بین نەهادینەکردن و جێگیرکردنی دیالۆگێکی دموکراتیک لە بینی خۆماندا خێرایەکی زیاترمان پێداوە من بە بوونەکە زۆر خۆشحاڵم بۆ خۆم بەرگری لە بوونەکە دەکەم لە ینی لە نوێنەرایەتیەکی چەند ڕەهەندی دەکەم بە هەموو حزوریان هەبێ جارە پێش هەموو شتێک پێشەوەی کە ئەمە بیر لە نەتیجەیەک کەمەوە کە دەبێ بەدەستی بێنم بیر لەو ئەو بەری مساوێکە دەکەمەوە کە ئێمە چۆن دەبێت تەعامل بکەین لە ڕێگای چه فۆرمولێک دەتوانین بەو نەتیجە باشە بگەین ئەو نەتیجە باشە بە حزوری هەمومان پێک دیە دەگەین ئەو نەتیجە باشە کەوا بوو هیچ شکالێکی نێ بە باوەڕی من بە هەمویان ببن پێکەوە دیالۆگ و تەعاملێکی دموکراتیک بکەن ئەو دەمە ئیدی ئەو ناڕزایەتیانش دەخواری و تەمرینێکیش کراوە کە یەکتر تەحمل بکەینەوە تۆ ئەوەی کە لە ئەدەبیاتی سیاسیدا پێی دەڵان تۆلێرانس ئەوە زیاتر جێگیر لێ پشوو درێژی دەبێ و لەوانەیە ئێمە کە یەکتر نابین و یەک دوورین زاری وایە زۆر خەیاڵی سیرسەی دەکەین بەرامبەر بە یەک کە لێگەڵ یەکتر ڕوبەڕوو دەبینەوە جوو بۆ یەکتر دەدەین ئەسان تەواو زیهنێتمان بەرامبەر بە یەکتر دەگۆڕدرێ باش کاکەوە بەڕای جەنابێت ئەمە وەکو ڕای تایبەتی خۆت ینی دابشکردنی ئەو نوێنەرایەتیکردنە لەلایەن لیژنەی ئامادەکاریەوە شتێکی گونجاو بوو ئەمە لە کاتێکا کە دەزانین ینی هیچ لایەنێک لەلایەنە سیاسیەکان نوێنەرایەتی تەواوی هەموو گەلی کورد ناکەن لە هەر پارچەیەکدا بێ و تەواوی لایەنە سیاسیەکانیش هەر هەمویان بەیەکەوە ناتوانرێ وەکو نوێنەری گەلی کورد لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە لێ ئەم بڕوانرێ ینی پرسیارەکە ئەوەیە ئەو دابشکردنە شتێکی گونجاو بوو بە تایبەتی کاتێک کە دەبینی زۆر خەڵکی ڕووناکبیر هەر ئەسڵان بەسەر نەکراونەتەوە ناویان نەخوێنراوەتەوە دەرفەتی بەشداربوونیان نەدراوەتێ ینی ئەمە کەم و کوڕێک نییە بەڕایتەوە یەکیان دەگەڕێتەوە تکنیکی کار مەسەن بۆ بەڕێوەبردننی پرۆژەیە ئەمە مەجبورین پەنابەرین بۆ هەندێک تکنیک کە بۆی کە بتوانانی ڕای پەڕێنی ینی لە خاڵی سیفرەوە ئەدی حرەکەت بکەیت دەنا هەردوێ دەمێنیەوە ینی ئەگەر ئەوەندەی بەربڵاو بکەیت مثلن ئەوەی کە جەنابەت فەرمووی ڕۆژنامەوان و نووسەر و بەهەرحاڵ ڕووناکبیر دەرێ ئەوڵان هەر لە ئێران ئەوە لەو کاتدا ئەسەن هەر گونجاو نەبوو ئەسن نەدەکرات چۆن دێنی مەسەلەن کۆمەڵگای ڕووناکبیری ڕۆژهڵاتی کوردستان دەخیلەکەی لەو کۆنفرانسی کە لەوێدا بەسترا کابرا جاری وایە مشکلی بۆ دێتە پێشێ یا تووشی گرفت دەبێت چون وتوێژێکی لەگەڵ تەلەڤیزیۆنێکی سەر بە حیزبەکان کردووە چ بگا بەوەی بینی لە کۆنفرانسی ئامادەکاری کۆنگرەی نەتەوەیدا بەشداری بکەیت بەڵام ئەوانە دەکرێت لە درێژخایەندا ڕێگای بۆ بینێتەوە کاری بۆ بکرێ تەنانەت لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە وتوێژی پێ لەسەر بکرێت لەگەڵ حکوومەتی ئێران ئەوانە هەموو دەگونجێن ئەمە لەو خاڵەدا کە خاڵی دەستپێکە کە کۆنفرانسەکە بوو کە گیرە بە حزوری نوێنەرایەتی 39 حیزبی کوردستانی پەنابردن بۆ دیتنەوەی تکنیکی بەشداریدانێکی مطلقی هەموو لایەک بنە بە باوەڕی من کەمێک گونجاو نییە و دەبێت ئەو ئێتمینانە هەبێ ئەو دڵ ئارخایانەیە هەبێ لەلایەن کۆمەڵگای ڕووناکبیری و ڕۆژنامەوان و ئەوانش کە جارێ با ئێمە لە سیفرەوە بڕۆینە پێشێ بە ئەوان تەئسیرگوزاری و شوێندانەری خۆیان لە قۆناغەکانی دیکەدا بێنە پێشێ و گومانێک لەوەدانە وەزعیەتی ئێستای سیاسی کورد لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ناکرێت بەبێ تەحلیلی ئاکادمیک و زانستی بکرێن ناکرێت بەبێ ڕۆڵ و نەخشی کۆمەلگای مەدەنی بەرەوڕووی بێەوە ناکرێت بەبێ ڕۆڵی ژنان و بزوتنەوەی ژنان ڕوبەڕووی بێەوە ناکرێت بەبێ حزور و بەیساب یا چاوت داپۆشی لە ڕۆڵ و شوێندانەری نووسەر و کەسایەتی ئاکادمیک و ڕووناکبیر و ئەوانە بەڵام هەرەوەی کە ئەرزم کردی کۆنگرەی نەتەوەی کۆنگرەیەکی سرفی سیاسی بینی چەندانە مەحزی سیاسی بینی چەندانە حیزبی سیاسی کوردی نابێ بمێنێتەوە دەبێتە دەستگایەک کە من بۆ خۆم لە ذهنی خۆمدا گەورەی تەسەور دەکەم کە دەڕوا بەرەو متالعەی دۆخی کورد بە شێوەیەکی زانستیانە و ڕێال واقعی و استراتیژیک بەو معنایە کە لەوانەیە ئێستاکە تاکتیکێک نوسخەیەکی سیاسی بنووسرێ بەدڵە من نەبێ بەڵام استراتیژی کۆنگرە ئەوەیە کە لە چەند هەنگاو و ئێزگەی دیگەدا بەو شتێکە من دەمەوێت پێی بگا بڕای جەناب بەغدا تاران ئەنکەرە ڕێبەوە دەدەن
ئەو پرسیاری جەنابەت بخەمە نێو بەستەری زەمانی و مەکانیەوە ئەگەر بیبەمە دواوە دەڵم نەخێر مەسەن نە بە زۆری نە بە خۆشی ئیجازە نادەن ئەگەر بیهێنمە ئێستا و بەرەودا هاتووە لەو بڕدارە زەمانەدا چاوی لەکەم دەڵم ئیمکانی زۆرە چون مەجبورن ڕێ بدەن ئەوان دەبێت پێشوازی لە واقعەیە بکەن لەو حادثەیە بکەن بۆ ئەوان ڕوبەڕووی گوتارێکی ناسراو دەبن ئەوان ئیدی لەو بۆلا ڕوبەڕووی دەستگایەکی ناسراو دەبن کە سیاسەت گوزاری دەکا ڕوبەڕووی کۆنگرەیەک دەبنەوە کە دەتوانی دەگەڵی دیالۆگ بکەی دەتوانی دەگەڵی تەعامل بکەی دەتوانی دەگەڵی هەڵس و کەوت بکەی بەرەو ڕوونبوونەوەیەکان دەبا دەبێ ئەوان پێشوازی لەو کۆنگرەیە بکەن و تەنانەت تەقویەتی بکەن چون سازانی لەگەڵ ئەو کۆنگرەیە و سیاسەتەکانی ئەو کۆنگرەیە شوێندانەری ئەو کۆنگرەیە لەسەر بەتنی کۆمەلگا ئەو تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا کە شوێندانەری هەیە ئەوانە ڕاحەت دەتوانن بە دیالۆگ دەگەڵ ئەو کۆنگرەیە بۆ بەرەوچی حلکردنی کێشەی کورد زۆر ڕاحەتتر بچن بەڵام ئەگەر ئەو کۆنگرەیە نەبێ هەر کەسێک لە سازی خۆی لێ بدە من بۆ نمونە دەڵم مەسەلەن ئەوە شتێکی بڵین فەرزی بێ فەرزیش مەحاڵ نییە ئێران دەهەوێت دەگەڵ دوو دێموکرات و دوو کۆمەڵە سازش بکە جمهوری ئیسلامی مەسەلەن لەو ڕێڕا حیزبێکی دیکە پەیدا دەبێ شەڕ و تەقە و هەڵا دروست دەکا نەخێر دوو حیزبی دیکە دەیان هەوێ شەڕ بکەن حیزبی دیموکرات دەڵێ ئێستا وەختی خەباتی مەدەنیە ینی شێواویەک دێتە پێشێ بەڵام کۆنگرە دەوێت ئەگە ئەو کۆنگرەیە بەردەوام بێ پسێتنی ئەو حاڵەتی متالعاتی و توێژینە و لێکۆڵینەوانەیە مەیدانیانەی دۆخی سیاسی کورد و نوسخەی سیاسی بە حزوری هەموو حیزبەکان ئەو دەم هەر حیزبی دەبێت خۆی متعهد بزانێ دەبێت سۆزی هەبێ وەفای هەبێ ئەحدی هەبێ بەرامبەر بەو نەتیجەی کە لە کۆنگرەدا دەگیرێ ئەوە ڕەچاو بکرێ ئەوە پراکتیزە بکرێ ئەو دەم بۆ مەسەلەن کۆماری ئیسلامی بۆ دەوڵەتی تورکیە بۆ دەوڵەتی عێراقیش ڕاحەترە دەزانێت لەگەڵ چی قسە دەکا و چۆن قسە دەکا باش بەڕای جەناب دەبێت متمانە چی بێ لە دەمێکدا هەر یەکێ لەلایەنە سیاسیەکانی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پەیوەندیەک بە ئەستی جیاجیا لەگەڵ پایتەختەکانی کە باسمان کردن هەیەە بوونی پەیوەندی دەگەڵ پایتەخت هیچ شتێک لە خودی مەسئلەکە کە مەسەلەی کوردە بە نظری من کەم ناکاتەوە مەسەن وا بڵێن بۆ نمونە زمانێک ئەسەن لە بینی هەیئەتی حوسنی نیەتی هەیئەتی کوردستان و هەیئەتی حوسنی نیەتی تاراندا گفتوگۆ هەبوو ئایا مەسەلەکەی کەم کردەوە نەخێر مەسەلەکەی کەم نەکردەوە نەخێر مذاکرەیەک هەبوو لە بینی حیزبی دموکراتی کوردستان و جمهوری ئیسلامیدا کە بەداخەوە دکتۆر قاسملی تێدا شەهید بوو ئایا مەسەلەکەی کەم کردەوە لێرەدا دەبێت بینی ئەو تکنیکە یا ئەو مذاکرەیە یا ئەو پەیوەندیە لەگەڵ خودی مەسەلەکە ئەمە لێرەدا ڕوومان لە مەسەلەکەیە لەو تکنیکە نییە ئەمن پێم وانێ مەترسیە مەسەلەن ئەگەر پارتی دەگەڵ بەغدا پەیوەندی هەیە هیچ وانەیەکی نییە ئەوە شتێکی ئاساییە بەڵام ئەوەی کە دەبێت لێی نیگەران بین یا ئەوەی کە دەبێت هەمومان خەمی بۆ بخۆین دەبێت مەسئلەکە بە هێند و بە نرخ و بە ئەرزشی خۆیەوە قورس و قایم ڕابگرین و بەرەو حەلی بڕۆین جا ئایا ئەوە لە ڕێگای دیالۆگە و دەکرێت لە ڕێگای پەیوەندی فڵانە حیزب دەگەڵ پایتەخت دەکرێت لە ڕێگای نەخێر هەموو حیزبەکان بە شەڕ دەگەڵ ئەو پایتەختە دەکرێت ئەوە متالعەی دەبێ و ڕێکارێ و دەبێت دوای قسەی لەسەر بکرێت ئێستا زۆر ناتوانم لەسەرەوە قسە بکەم کاوە ئاهەنگەر وەکو چاودێرێکی سیاسی نەک وەکو ئەندامێکی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستان چەند گەشببینی بەرامبەر بە سەرکەوتنی کار و ئەرکەکانی ئەم کۆنگرەیە کورد تەجروبەی سیاسی بە ئەندازەی کافی هەیە کورد بەڕێکخراوترین و تەشکیلاتترین نەتەوەی ڕۆژهەڵاتی نێوە ڕاستە دروستە دەوڵەتی نییە و بوون مەبەستیشمەوە نییە کە لە دەوڵەتانی زاڵ بەسەر کوردستاندا زۆر بە تەشکیلاتی تراوانە دەوڵەت دیدی خۆت بە خۆت ئەو شتەی هەیە بەڵام ئەگەر وەکو نەتەوە حیسابیکەی نەوەکو دەوڵەت بە تەشکیلاتترین و بەڕێکخراوترین نەتەوەی تەواوی ڕۆژهەڵاتی نێوە ڕاستە ئەوە بکەینە سەرمایەکی معنەوی و بە حزوری ئەو ئەبزارانەی کە لە دەستماندایە وەکو حیزبەکان وەکو تەجروبە سیاسیانەی کە هەیەە بەخۆش و بە ناخۆشەوە بە شەڕی وەراکوژیەوە حتا وەکو ئەو وفاق و هاوپەیمانێتیانەی کە ئێستا هەیە
و بە چاولێکردن لەو ئەگەر و گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا و لە ئاستی جیهانیدا بەنسبەت مەسەلەی کورد و بەنسبەت مەسەلەی دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دێتە گۆڕێ و گۆڕانی دموگرافی خودی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و کوردستان لێرە و ئەو چوار وڵاتەی کە کورد تێدادا بەش بووە هەموو ئەوانە بخەمەوە لای یەک ئەمن گەشتبینم بەنسبەت سەرکەوتنی کورد پێم وابێ کورد بەرەو پێشێ دەڕوە ئەوە خۆش خەیاڵی ئەگە پێمان وابێ 10 ساڵی دیکە ترۆپکی ئامانجەکانمان دەگەین بەڵام ئەوەش دروست نییە کە لەو هەموو حرەکەتە هەنگاو بە هەنگاوی کە کراوە و ئێستا بەرەو ڕووی بوونێتەوە و دەڕۆینە پێشێ بێنین ناهومێدی تەزریق بکەین و ناومێدی بدەین بە خۆمان ئەمن گەشتبینم ئەوەی کە بۆ من گرینگە ئەو مادەیە هەیە ئەو سوتەمەنی هەیە ئەوەی کە بۆ من گرینگە بەرپاکردنی چەترێکە کە لەوێدا دیالۆگێکی دموکراتیک ئازاد و شەفاف بەردەوام هەبێ لەو دیالۆگ و گفتوگۆ دیموکراتیک و شەفاف و هاوکارێدا هەموو شتێکی مثبت ڕوودەدا هەموو شتێکی نەرێنی و منفی و ناخۆشیش ئیمکانی ڕەوانەوە و نەمانی هەیە کاوە دوا پرسیارم لەم دیمانەیەدا کە دەگوترێ کێشەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست بەجێ باز لە کێشەی ئیسرائیلی و فەلەستینیەکان دەکرێت بەو گەشتبینیەوە کە جەنابەت ئاماژە و پێکرد بۆ کۆنگرەی نەتەوەیی کورد ئەکرێ وای دابنین کە بڵین هەنگاوێک کە کێشەی کورد دەبات بەرەو پێشەوە و ئەگەر نەیخاتە پێش کێشەی ئیسرائیلی فەلەستینیەکان بەڵام ببێتە کێشەیەک لە جیهاندا لە ئاستی کێشەی ئیسرائیلی فەلەستینیەکانە پێویستە ئەوە بڵم کە کێشەی ئیسرائیل ئەگەر من تەفسیرێکی زادگەرایانەی لەسەر نەکەم کە بڵێم ینی چۆنیەتی بێم هەر خودی کێشەکە وەلا بنێم چون هەر قابلی بە حەزنیە کێشەی ئیسرائیل و بڵم بێنم هەڵی سنگێنم لەگەڵ کێشەی کورد کەم و زۆری کە بەڵام وڵات کێشەی ئەو کەمترە لە کێشەی منی من زیاترە لە ئەو یان ناخێر بە پێچەوانەکەی کێشەی ئیسرائیل زۆرتر لەسەر لە ڕێگای لابیگەری و بەو جێگایە گەیشت و کورد بێبەش بوو لەو ڕێکارە کۆنگرەی نەتەوەیی کورد یا کوردستان ئەگەر بتوانێ و واردی ئەو شێوە لە سیاسەتکردن لە ئاسی جیهانیدا بێ لەوانەیە و پێشکەوێ یا نەخێر هاوشانی بڕاتە پێشێ یا بە قەولێک کە بەداخەوە دێ بڵم فەرامۆش نەکرێ ئەوە بە لابیگەری دەکرێ ئەگەر ئەو لابیگەریە هەبێ ئەو کۆنگرەیە بتوانێت ئەو سەرمایە گوزاری مادی و معنەوێدا بنێ لە ئاسی منتەقەدا و لە ئاسی نێودەوڵەتیدا بەتایبەت لە شوێنە گرنگەکانی وەکو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یەکێتی ئوروپاوە وڵاتانی گەورەی بڕیاردەر و شوێندانەر لە سەر سیاسەتی جەهانیدا هەموو ئەوانش دەوێ بگەڕێنەوە کەم بە باوەڕی من سەر هەندێک فاکتۆری وەکو سیاسی وەکو ئابووری وەکو کۆمەڵایەتی کە تەئسیریان هەیە لەسەر ڕاکێشانی سرنجی نیگای نێودەوڵەتی سرنجی نێودەوڵەتی ئەوەش بەشێکی زۆر ئێستا لە بەرپرسایەتەکەی لەسەر باشووری کوردستانە ئێستا ئێمە تەنیا بەشێکە لە کوردستان کە دەتوانین وەکو چاوەڕوانی بە چاوی چاوەڕوانی و چاوی لێ بکەین کە بچێتە نێو ئەو قۆناغەوە بۆ حەلی پرسی کورد باشووری کوردستانە کە ڕەواییەک سەلاحیەتێک مەشروعیەتێکی لە ئاسی جیهانیدا دەتوانێت بەرەو ئەو ئاقارە کورد ببە. خۆشەویستانم کاوە ئاهەنگەری ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستان میوانی دیداری تایبەتی بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو کاکاوە زۆر سپاسی ئامادەبوونتەکەم.